بله بیرن هجام وگرن کنگرس کمباوریجی گوتبو وزیر جنگی پیت هکسس و فرمانداری گشتی ارتش آمریکای دان کین د برسوا پرسن سناتوران بدن درباره داخواز حکومت یا ترخان کرنا بودجه که مزنتر جبو پنتاگون و اپراسیون لشکری دژی ایرانی انجمن نونران به پاکت که مزنا لیچونین بروانی پیش و دچه جبو آگاهی بهتر جبو سروی مجارین ها پامنری دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان نوارو کاوه دانشتنه به برفرهی چیه اگر زحمت نمیج مرام بشی بله اما گرنگترین بابەتی ئەمڕۆیە دانیشتنەکە ئێستا دەستی پێ کرد و لە دانیشتنی ئەمڕۆدا لیژنەی دابینکردنی بودجە لە ئەنجومەنی سینات ئەم دانیشتنە سازەکە تێدا وەزیری جەنگ پێک هێکسەس و سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا جەنەرال دان کین ئامادە ئەبن بۆ پشتگیریکردن لە داواکاری حکوومەت بۆ دابینکردنی بودجەیەکی زیاتر بۆ پەنتاگۆن ئیدارەی سەرۆک ترەمپ داوای نزیکەی 90 میلیارد دلار دەکات وەکو بودجەی فریاکەوتنی پێڵەن ئیمەرجنسی نزیکەی 70 میلیارد دلاری بۆ وەزارەتی جەنگە. دانیشتنی ئەمڕۆ زۆر گرنگە چونکە دوجار کە وەزیری جەنگ لە کۆنگرێز بوو بۆ وەڵامدامی پرسیاری یاسادانەران لە سەرەتای مانگی پێنجا بوو بێگومان زۆربەی ئەم دانیشتنە چاوەڕێ دەکرێت لەسەر ئێران بێت سیناتۆرەکان وەڵامیان دەوێت دەربارەی استراتیژی سەربازی حکوومەت دژ بە ئێران و هەروەها تێچووی ئەم ئۆپراسیۆنیە هەروەها و راپۆرتانەی دوایی کە دەڵێن پەنتاگۆن دەیان برینداری سەربازی لە هێرشەکان ئێراندا ئاشکرا نەکردووە و ئێستا کە گەشتونێتە دەیەم ڕۆژی دووبارە هەڵگیرسانەوەی جەنگ دژ بە ئێران ئەمەش چاوەڕوان دەکرێت ببێتە هۆیەک یان ببێتە پرسیاری زۆربەی یاسادانەران من دەقی وتاری پێکهێسسم لایەکە ئێستا بڵاویان کردو تا تیادا داواکە ئاڵێ یەکێ ئاشکرایەکە یەکێ لەو مەرجانە یەکێ لەو پێویستیانەی بۆیە داوایان بودجەکەن بەهۆی جەنگی ئێرانەوە پێویستیان بەوەیە کە کۆگاگانی چەک و تەقەمەنی پڕ بکەنەوە و هەروەها لەگەڵەوەشا بۆ خۆ ئامادەکردنە بۆ ئامادەسازی سەربازیە بۆ داهاتوو. وەکوتم ئێستا یاسادانەران سەرگەرمی دەستپێکردنن بەو دانیشتنە و دەیانەوێت بزانن کە حکوومەت چ بەرنامەیەکیە بۆ ڕێگرتن لەوەی کە ئێران چەکی ئۆتۆمیە بێت و هەروەها لە ڕێگرتن لە فراوانبوونی ئاڵۆزیەکان و زیادبوونی ململانیەکە. مەریوان لە کاتێکدا سینات داواکاریەکەی حکوومەت تاوتوێ دەکا ئەنجومەنی نوێنەرانیش وەک ئاماژەت پێکرد خەریکی پەسەندکردنی بودجەی وەزارەتی جەنگن لە ئەنجومەنی نوێنەران چی ڕوودەدا بۆمان باس بکە؟ بەڵێ لە ئەم چەند ڕۆژە سینات و کۆنگرێسیش ئەنجومەی نوێنەران زۆر مەشغوڵن لە هەمان کاداندامانی کۆماری لە ئەنجومەنی نوێنەران خەریکی بەرەوپێشبردننی چەند پرۆژە یاسایەکن لە نێوانیاندا بودجەی بەرگری لیژنەی یاسای ئەنجومەنی نوێنەران دوێنێ ئێوارە گفتوگۆی لەسەر چەند پرۆژەیە کرد لە نێوانیاندا بودجەیەکی ئیزافی هەبوو بۆ پەنتاگۆن و بودجەی ساڵی داهاتووی وەزارەتی جەنگ با سێری ئەم راپۆرتە بکەین کە ئامادەمان کردووە. That does not mean we should blind ourselves to the reality of the timeline ahead of us. ئێمە ژمارەیەکی زۆر خەڵکی پاڵەوانمان هەیە کە لە سوپادا لە دۆخێکی سەختدا خزمەت دەکەن بۆیە پێویستە ستایشیان بکەین. ئەمانە باشترین و ئازادترین کەسانی وڵاتەکەمانن. ئەوان وڵاتەکەمان دەپارێزن و بۆی دەجەنگن. لە کۆبوونەوەی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەراندا کۆماریەکان بەرگریان لە چەند پرۆژە یاسایە کرد لە نێویاندا دابینکردنی نزیکەی 6 میلیارد دلار بودجەی تەکمیلی بۆ وەزارەتی جەنگ و زیاتر لە 1 تریلیۆن دلار بودجەی ساڵی داهاتوو بۆ وەزارەتی جەنگ. هەروەها وتیان کە دابینکردنی بودجە بۆ مەبەستی بەرگری نیشتیمانی یەکێکە لە بەرپرسیارەتی سەرەکیەکانی حکوومەت و ئەو پارە زیادەیەش یارمەتی دەردەبێت بۆ بەهێزترکردنی سوپا. ڕەخنەگران دەڵێن کە کۆنگرێس پێشتر بودجەی دابین کردووە و پەسەندکردنی بودجەی زیاتر بێ دۆزینەوەی سەرچاوی داهات نەگونجاوە. کۆماریەکان مانگی حوتی ساڵی ڕابردوو 150 میلیارد دلاریان بۆ وەزارەتی بەرگری دەرخان کرد. تا ئێستا نیوەی ئەو بڕەپارەیە خەرج نەکراوە. ئێستا دەیانەوێت 6 میلیارد دلاری تر بنێرن بۆ جەنگ. دووبارە بەبێ ئەوەی سەرچاوی داهاتی ئەم پارەیە دیاری بکەن. لە کۆبوونەوەکەدا لیژنەی یاسایی ڕێکارە یاسایەکانی چۆنەتی گفتوگۆکردنی پرۆژە یاساکانی پەسەند کرد و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا
پرۆژه یاساکان بخرێنە بەردەم تەواوی ئەنجومەنی نوێنەران بۆ دەنگدان. بەڵێ بفراو حاڵی حاضر ئەنجومەنی نوێنەران دانیشتێکی کراوە هەیە بۆ باسکردنی ئەو پرۆژه یاسایانە و مشتومڕەکە تا ئێستا کۆتایی نهاتووە، بەڵام پێش کۆتایی ئەم هەفتەیە دەردەکەوێت کە ئایا لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویست دەبێت بۆ پەسەندکردنی ئەو چەند پرۆژه یاسایی کە باسمان کرد. باشە مەریوان قۆناغا پێش ینی ئابەیە وان هەردوو هەولان دێچ بە؟ سبەی یا دوو سبەی تەواوی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران گفتوگۆ لەسەر ئەو پرۆژه یاسایانە دەکەن، چونکە ڕۆژی هەینی دوا ڕۆژی کارکردنیانە دەنگ لەسەر هەروەها دەنگ لەسەر ئەو پرۆژه یاسایانە دەدەن وەکووتم پێشەوەی ڕۆژی هەینی دواوادەی ئیشکردنیانە پێش ئەوەی کە پشووی هاوینەیان دەست پێ بکات و هەتاوەکو ناوەڕاستی مانگی نۆ ئیشان نابێت. لە ئەنجومەنی سیناتیش دانیشتنەکەی ئەمڕۆ چەند کاتژمێرێک دەخایەنێت بۆیە لە ماوەی داهاتوودا لە چەند ساعاتێکی داهاتوودا بۆمان دەردەکەوێت کە ئایا ئەندامانی سینات بە وەڵامی پرسیارەکانی قایل دەبن بە وەڵامانەی کە پیت هێکسس دەیداتەوە و ئایا زانیاری زیاتریان سەبارەت بە ئۆپراسیۆنەکان دژ بە ئێران و هەروەها وردەکاری زیاتریان دەست دەکەوێت سەبارەت بە استراتیژی حکوومەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران. برای پاملێری دەنگی ئەمریکا کۆنگرسێ مەریوان حەمە سپاسی بۆ وان زانیاریەتە.